شريف أنا شيخ الحيوان نوقن موا ها شيء معنا سبق قرباني أنا بم حما وتيكيتو كريم حما جان ورجعني شي بقربان أمار هيشن والله نازم حما خو من هرمانام هيك وامر هيشن شي صار ميكا شو زارم خواني بر خلقك همي مرو مالاتي هي قصي قور أزاني هيشن والله أزانم ونازانم بس بعقلي من وابزامي أو كريتشي ما كامي كريتشي كريتشيك ما بمليشكاوم أعوي أي خوا دوام نيابو خادي قرآن والله إحساسي بكرامته وشرف يشكينا ورنتي حما كرنا بيتو داري بي أو دمانشي بي أو كوجهاتي ورا قصي قور مكا من دماغو ماچه نادرسم تو بزانه چی ليكم والله حساب الشعوري في جيالكم أو سرسري خوني هاتيو بس بينبلين بس بزانه من شيء او حيوان انا كنت ناقل لكم باشي بقربان باش سلامت به باش ما كلمت ايام ناو توشيتي كيتي تحت احترامي خوب قرا جرشته اي وراك تجيبو كسب دواء بوليس راوي ناوي ناشئ او حيوان انا هي تو كرفت جنبك بو مجموعه مروا انا والله منها جات اخو عيبناك لي داين شو بحال داوته حيوانك كذا قلبي خلقه كاكا من نمكد اخو قابل مرداني شو نصيحتي بكم هو اروى تجيب كم مره نصيحتي مكا قال لي بنجي قلبي خلقه انا خلق بايتي اسلف كردو بو خوايا چی شنای پێ دەبژێرم دانە بەدانەی بە منی ئەبژێری ئەرە وەڵامە توێ بژێرم ئەرێ کاکە هەرچی یەتە نازم بە نوێ قسم لەگەڵەکە تۆ قەیناکە من کابرایشە بە فەقیرم تێمەگە ها لە تۆ ڕاوەسە کاکە ها بە قوربانی چاوە بزانی چی کاکە گیان ئەو گوناح ئەو حیوانانە بکەیت ئەوانە بەڵام ئەوە جای لێ لە دۆر پشتی جای خوایە ڕوا و بیکە ناوی دەکە گوناح زەرمان لێ بە ئەخت ئێوەش ئەوە تۆزی هاوکاری بکەن کاکە گیان هەر حسابی خەڵکێکی ئەم دێم بۆ بکەن خۆ منی کوڕی فەقیر و داماوم اخي باشا بس اخي يعني طواو بتتا تو جواب من ناتسم لبعض اشتيك تيقشتي اقشتي لشتي مالي خلق ورانك تيقشتي يعني طواو بيني انا بلا ما كنا اقول لك توز اعلى قراحه كاك بوني كمان او كان دا ترى كاك كل بقربان اخ بوني كمان هو اروى مال اوابي تو بحواسي مالي خوته قنمي خوته تيقشتي بياوي هالشيء شي في ويزبو من لا خزمتها جاجة سري شمال ناوي زنابت النزال محبي برابتشوكو كاكا حميجيا تولم وضع لم دقيقة برايم مني دور روحك مال عوابي وزوس باسكم خوي شكاري لا والله بس والله اما بريت اما حزي لي دبوتو والله هاد بيشكش بخوبت بس لو مراني مني لا والله نبزه تو يداول لي برنك انا اللي دابي انا اللي منيا هكذا لا ترى رحمتك اخوي اقل ها رحمتك اخوي اللي منيا وضل نيابه اللي منيا سوسان انا قربان دابا قربان كاكا حميجيا شاو كم تبرا قوري اخوان لك وحافي سبي يا اخوه خلق الزوا السيدة هرجي هلا سيوها الرشاقة كاكا برا ليروا زحمة نبي السروة دروا قربا بخوم ولا دروين ورا السروة اواتم دورة برا ورا يا اخوة بخير سلام تشاوم يا اخوة فرموا دانش يا اخوة بخير سلام تشاوم زو سباسك اخوة بخير سلام تشاوم الحقي من ما ويجي كما هاتو متى ام قندا والله راسك يا دجارة بنيمي ليرو روشي بالي براستي بيشتر مالم لشاربو بالي حزم كرد اوام ما ويكيش بيا ما كنت بزعم لقل جياني قندات وانا بقول زيم جا والله اشتي باش او هواي شي با خلشي شي باش ما شاء الله قندك تنزور يا اخوة بخير بي بس قوم جا قندي خوته براسي من هرشي اشياء مالها بو همو ينفروش اتل هاتوم ليرة خانويكم قلتو بكريو تو زي مروشتم كريو جا حزم كرد توزيك بارم ماوا بيم او بكالشينو مليش كل شد راينقرم
بەڕاستی حەزم لێتی جاخی چەکە لە خزمەتام سەر ئەو دوو جا چاو من بینیم تو ئەو هێنان و ئەو بردن ئەمە لێیانە فرۆشی عرب والله قەلم هەیە قازم هەیە مریشی کوردی کەڵەشێری کوردی ئەها ماشەڵا سێ جوچکانە چەند جوانە ماشەڵڵا هەمووی جوان ئەرە وەڵڵا ئەمە جووتی بە چەند مریشک بە چەند کەڵەشێر بە چەند والله ئەوەی ڕاستی بە عەرزی برای خۆم کە مریشەکە جوودی بە 25 کەڵەشێرەکەش کەڵەشێرێکی دەرەجە یەک جوودی بە 50 جا بە قوربانم تۆ ئەزانی وجدان چەند مهمە بۆ ئینسان ێ؟ باش آخر بۆ واگران سەبەب بە قوربانی چاوملاقی وجدانی چییە ماڵی خۆمە وای فرۆشم و ئەزانم کەڵەشێرەکەی دەرەجە یەکە من لە شارەوە هاتوومەتە گوندەکەی ئێوە بێ حسابی یەکێک لەم گوندەم بۆ بکەن هاوکاریم بکەن دەستم بگرن یارمەتیم بن بۆ بەوەنە وەڵا گرانە خزانین چی بە قوربانی چاوم عاجز مەبە ساڵێکە لێرە 20 ساڵە لێرە من حەقی ئەوم نییە ماڵی خۆم ئەوای فرۆشم ئەوای بەڵێ ئەوای فرۆشم والله ئەوە چێکی بە قوربانە بم گرانە وەڵا گرانە جۆگرە ئەزانی چی جوودی بەدەکە بیبە ئەوە ئەڕوەڵا ئاخر بەدەکە ئەیبە بەدەکە بیبە باشە کەڵەشێر و مریشک بەدار مرشەکە بەرە بەدەکە بەزاڵم کەڵەشەرەکە بۆ جوودی بە 15 ئاخر بۆ بە ئەخە دە جۆگرە بە قوربانە کاکە بەدەکە بیبە وەڵا 15 سووە ئەزانی چی وعد بێ بۆ شەپاکەم نا بە قوربان خۆ من سەریان نابڕم ئەی چالێک من ڕایەنەگرم ڕایەنەگری کەڵەشەرەکە و مریشەکەش هەردووچی ئەڵم شتێ بڵم عاجز نابی وەڵا بۆ ماڵی خۆتە ئەڵم قیدو سالێ مریشەکە دە کەڵەشەرەکە جوودی 15 بەرێ لا حول کاکە نامەوە کاکە وعد بێ دەکەشی لە ناسان تا ماڵە بۆ تێنم من باشە پیاوی بە قوربانە بم تاوی ینی بەیانی بێم کەڵەشێر و مریشی خۆم بە کاکە بەیانی وعد بێ منیش هەڵمەسێنە وەرە خۆ بۆ ناو باخەکە چییە بیبی بە والله من هەتا ماوە مەمنونی تۆم بە قورعان بزانم ئەگەر پێ ناخۆش نەبێ هەموویە بە والله هەر هەمی بەرە ئەوە ئەرە والله پیا قسە پیا قسە بکە من مەمنونی تۆم بەزەڵم توایەکە وڵای زۆر حەزمەوە کەڵەشێرانە بۆ جووتێکە مۆدانانەی ئای خوا نە باش کاکە نامەوێ نامەوێ ئێستا وعدەدا هەمووی کاکە نامێ وڵا کەمی شوویتریشی وێن من ناوش دە باشە بەس یاخوا بەخێر بێ من مەمنونم خوا بەخێر بێ چاوە کورە یەخوا بەخێر نەی کورە ماڵی کەریم بە قورژگیرەکە خانی ئەوە بەتەوە ئەخر معقولە ناری قسێ بکەی ئەمە دەماچە دەرێنێ ئەخ کەڵەشێرەکانم هەمووی فۆتە وەڵای هەموو خزمەت و خزمەتکاریە کە جوانیشم باو کەڕۆنەوە کاکە باشیت؟ باشی دادەگیا وڵای عەزیز نەبێ من قازەکانم لێون بووە تۆ لێرە هیچ قاز و شتێک نەبینیوە بڕوا؟ ناوەڵا هیچ قازوشتم نەبینەوە بە سەگەرەڵە یارمەتی دەدەم بۆ تو ئەم ناوە شارەزایت؟ وڵی شارەزام تقریبا مانگێکە لێرەی ئەی ئێوە؟ وڵای ئەمە زۆر دەمێکە لێرێن بەسە بەقەدەر ڕسیقەم بە خۆم نییە بەس شتێکم لا جوانە ینی ئافرەت خەری قاز و شتێ زۆر شتێکی جوانە ئەوە چییە چیەوە ئەوە گوڵی کچی نییە کۆرە کچی من نییە ئەو کێکچی منیشی چێ لێدا ئەی ئەم هەتیوەشیە لەگەڵیە بە ذاتی خوا ئەمە هەتیوە زانی چییە ئەمە کوڕی هیرەکەی کرێچەکەی منە نەبابە ئەوەیە ئەوی دەماچەشی لێ دەرەناوی و هەتیۆکە شەکەت هەیە ئەرە وەڵڵا بڕۆ حیا و ناموس بە ساقەتان باشە چیم و دەوتم یارمەتێ دەم و تەواو وەرە نەڕێ هەتی وەرە ئەوەرم لاو وتی قازەکەم لە کێوتم چاوت دەرێ هێنم جارێکەوە کچی منە ها ئەمرم نەمێنێ ئەڵێ سەرە بزووتی چەتی و چیەکەی لەگەڵەمەتیوە ئەرە باوکە بە دوای قازەکانە گەڕام چاوی تۆش و قازیش دەرێ بڕۆ ماڵەوە دێ خۆم بۆ قازەگەڕم ئەمرت نەمێنێ ئەزانی چی ئەمە هەمی خەتای باشی تێمەتی ئەمە باشی لە پشتێتی ئەگە باشی نەبێ ئەم باقی زانی چی فێر بۆ دەماچە لە هەموو خەڵکیم دێ دەرێنێت تێگەکە باشی لە پشتی نەبێ ئەمەش ئەوە ناکە قوبوڵی نەکەی ئەمە نا ئەو کابرا لەوەتی هادوۆتە ئەم دیێوە خەڵکو بە ئەنتەر ئەو ڕۆژە خەری پەلامای دەماچەش لە من باو فیشەکەم پێوە لە تۆش ئەرە وەڵڵا ئەمە قابلی قوبوڵ نیە نابێ قوبوڵی ئێوە بێ پشتم بگرن باشە ئەوە بێت بەڕاستی پیا لەم تێ کوشێک بەڕاستی خەڵقی ئەم ئاوایە خەریکە بێخیرەتە بێ ئێوارە هەموو شتێکی لەگەڵا باسەکەین وای لێ خیرەت بنە يلا. بڕە سروە ئەرێ هاتیتەوە؟ ئەوە لە شوێی تۆ ئەرە تۆ لەکوێ ئێرا گەڕێم لەوێ باشە کوام شەتی وە لەکوێیە خواوە بۆچی تو ئەوە پێکردو بەو کچە ها؟ وەرەوە مستەحەقە قژی چەپکە نەکەم باشە خۆڵە لەکوێ بینی لەگەڵ چی قسەیەکرد لەگەڵ چێ؟ لەگەڵ هەتیوەکەی ئەحەیە گزگلەکە باشە دانیشی چی هەیکرێتیمە؟ حی کرێچیمان بەڵێ هەر حەیام چوو کورە ڕەشە بینی کورە حەمەی مەولوو بینی شیڵێمان بۆ بە کەڵەگە
کرێخان و بە ئارەزوی خۆی ئەیە و تاخیریەکە و پارەکەمەیە و ئێستش کوڕەکەی وەک کچەکەمان داگیرکە ئارە وەڵڵا لەبەرەوە تیتی ئەو کچە دەرێنم جارێکە بچێتە دەرێتر قاز بردنە دەرەوەش نییە بە هیچ شێوەیە قبوڵی ناکەم باشە لە کچمەیە ڕۆێستاچینە سەر حەو باڵ و ناڵی نانە تۆ بێ خۆمەچم خۆم پیاوە وەڵڵا منیشم ئاوە ئارە وەڵڵایە دێڵە قبوڵی دوام ناکەم بڕۆ یاخوا بەخێر بێ خۆشی سلااوی داوای لێبوردنەکەمەوە ماڵی شەومان لەوێنین چایلێنن چۆتەوە بۆ شار تۆزێ شتومەکمان بوو وتی ئیفرۆشم ویەمەوە قەینا قەینا پێویست ناکەم چییە؟ باش هیچ بۆ نەوەڵا ئێمە چی ئەم فیکە بۆ لێ ئەزان چیە تۆ براگەوری دە تۆ قسەم کە ماڵاوە بێ ئەو بە ئەو قسە بکاتێک کاکە گەشتێکی پێم بڵێن برا زۆر سپاس دەکەم من برا گەورەم بەڵام تا کەریمی برام وەستا بێ من حەدم نییە چ بڵێم خەریکە دڵم خایلاکە ڕەجات ڕاستی بێزین چۆنە منیش زۆربەی پرسوورام بە سروەیە حەزەکەم سروە قسە بکە وەڵا گلەیمان لێت هەیە گلەیی بەڵێ گەڕەک و بانێ ناخۆش کردووە من بەڵێ تۆ سەبە بزانم بۆ هیچم کرد نازانم گوندەی لە گەڕەکە نازانم تۆ چیت وەرە منێکی بابای فەقیر گوندەی چیت برازم تۆ زۆر سەیری کاکە گیان چیت تۆ کرێ بە ئارەزوی خۆتەیت خەریکە کچم لێ داگیرەکەی ها اینجا دەمێڵە کەمی کەرەوە دەمێ نازانم چی ئەمە چیە کاکە گیان ئەمە زەڕمان نابەڵا بکرین واللهی ئەوە کاکەریم خۆی بۆی کردین بە هەفتا بزارە براوانە بوو وەڵڵا هێزانکی وا بوو وا نەبوو لە ترسا بۆم کرد ئەمەمە واو کرد و واو کردیش لە ترسا بۆم کردی بە هەفتا و پێنج کاکەژیان ڕاستەکە وڵای ڕەوای حەق نییە یەک نییە زەرریام لەو کەڵەشێرە معقولە جوودێک کەڵەشێر بە 10,000 تێگی هەر پێشکەوتی بۆم زیاگە لەگەڵ ئاوا تەکرد ئەو هینێتە سەر بۆ بەدەمانچە نازانم تۆ عەتەری ڕاستەکە بە قوربانە و چاوم بە حەقی قورئان ئەو تەمەرە بۆت ئاوا کردوە بە هەر ڕۆحم چ بوو خەریب بووین ئارە وەڵڵا ئەوە کواخیرەت ئەی هاوار ئەو هەموو پیاوەدان زۆر لە بەردەمی ئەوە ئاگریت ها ئەی بناکەن تخوا باشەوە بۆ چیە گرین باشە بووە ئەکەن بەس خیرەت ئێوەتان نییە بەرەنگاری ببنەوە ئاخ براژنە هیچم کردو بەرەنگارم ببنەوە چۆن لەو چی کردووە نەکردووە تۆ معقولە ئاواکەی لە ئاهلیە منطقەیە بێ بەڵا بن ینی کە من ئاوا مەکەوتانە جاین دەمانچە دەرێنم ئەی بەڵێ ئەلە کاتی مەعامەلەی کەڵەشە و نوشەکان لێو دەرنێرم پورە بابە ئەوە خۆ مەقسەدم دەمانچە نییە برام ئەی کاکە من گورچیلێکم وەستاوە ئازاری گورچیلەکەم بۆیە کە ئاواکەم ئێوەتانە زانی دەمانچێ بێ بەڵا بن گورچی نەدێشە باسی شکر حواڵە چۆن یاخوا بەخێر بێن سۆسەکە چاوەکەم بابڕێکاری خزمەتی والله هیچ ویز نییە وتم خوا بە چی تێگرتم بابە دەمانچێ چی منی نۆک مەکەم جامە لە بە یارمەتیتانە بێ بڕێن ئەڵێڵامیش میوان مێوە بڕۆمەوە کەڵەشێری جوانم ماوەگەر ویستی وەرە بیبە نامەوێت واتان لەگەڵ زۆر سوال بە قوربان دەبرن دێخوا حەبیستان بێت گوێمێرم بەڕەکان چیەکە گوێمێرە دەبڕۆ ئەمەتان نەمێنێ باوکەڕۆ ئەم میلەتیان چۆن ترسانم بە دەمانچە کرد ئاواکرد هاتیشیان نییە